کتێبی زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 13. لاپەڕا 13 ڕاوەکردنی پەیڤەکان. پەیڤ واتە وشەکان. پەیڤ لێرە وشەکە وا مانایەکەی یان واتایەکەی بە زاراوەی جۆرا و جۆر. وشەی ئاخاوتن واتە قسەکردن، قسە لەگەڵ یەککردن، ئاخافتن یان پەیڤین هەمان شتە. وشەی بنووسرێنەوە واتە بینووسینەوە بهێتە نویسین هەمان شتە. وشەی پێی دەگوترێت واتە پێی دەوترێت یان دبێژنێ واتە پێی دەگوترێت. بە ئاسانی بسانایی یان بساناهی، بە ئاسانی بە شێوەیەکی ساکار. وشەی ئێستا واتە نووکە، نەهۆ یان هەنووکە واتە ئێستا. ڕابردوو بۆری، ڕانەبردوو نەبۆری، بەوردی بهوێری. و وشەی دەنگ واتە دەنگ مانای چییە؟ پێکهاتەیەکە سروشتی بیستنی هەیە و هەر جارێک وەک خۆی دووبارە نابێتەوە. پیت مانای چییە؟ پیت واتە وێنەی دەنگ. هەر دەنگەی وێنەکی تایبەتی هەیە یان وێنەکی تایبەتی، هێمایەکی تایبەتی لۆ دانرایە کە پێی دەڵێن پیت. بۆ وێنە دەنجی ش پیتەکە ئەو هایە ش. دەنجی بۆ وێنە ک پیتەکە ک. دەنجی ژ پیتەکە یان هێمایەکە یان شێوەکە ئەو هایە. و هەروەها هەموو پیتەکانی دیکە کە هێمایەکان لە زمانی کوردی 33 دانەیە، 33 هێما هەیە. ئێستا بچینە لای لاپەڕە 14. لاپەڕە 14 شێوەکانی وشە. شێوەکانی وشە لێرە وشەیان کردیتە دوو جۆر: وشەی سادە و وشەی ناسادە. هەرچەندە ئەوەی ڕاستی بی زۆر باش نییە سادە، بەڕای من باشترە بنووسین وشەی بنچینە. ئەو وشانەی کە وشەی دیکەیان لێ دروست دەبی. وشەی سەرەکی یان وشەی بنچینە لە جیاتی سادەی. وشەکانی دیش وشەی کە ناسادەیە دوو جۆریان دانایە: وشەی داڕێژراو و وشەی لێک دراو. هەرچەندە ئاسان نییە جیاوازیەکەی ببینمەوە لە مابەینی داڕێژراو و لێک دراو بە تایبەتی لە زمانی کوردی، بەڵام لێرە هەوڵ دەدەین تۆزێک بزانین جیاوازیەکە چییە و خوێندکار کوو بزانی کامە وشە داڕێژراوە یان کامە وشە لێک دراوە. وشەی سادە کوو بزانین وشەکە سادەیە ئەوها دەزانین ئەگەر وشەکەمان هینا بۆ وێنە کورد کردمانە پارچە پارچە، بۆ وێنە کردمانە پارچەی کوو و رد، ڕەنگە هیچیان مانایان نەبی ئەوها. یەکەم جار کە تەمەشای دەکەین ئەگەر مانایەکەمان نەدیتەوە دیارە وشەکە بنچینەیە، سادەیە و داڕێژراو نییە، لێکدراو نییە. و زۆربەی زۆری ئەو جۆرە وشانە وشەکان کورتن، لە چەند پیتەک پێک دێ، یان دوو پیتە یان سێە، چارە، پێنجە، بزانە چەندە، زیاتر نییە. ئەگەر 7 و 8 و 9 شتی وابوو ڕەنگە 100 وشەکە یان داڕێژراو بی یان لێک دراو بی. کەواتە بەو جۆرەی ڕەنگە بزانین ئایا ئەو وشەیە سادەیە، بنچینەیە، لەوی گچکەتر نییە. ئەو کات بۆ وێنە وشەی کورد، داس،
ڕەش ناوی ڕەنگەکان ڕەنگە هەمویان وشەی سادە بن، زەرد، شین، مۆر، کەسک، ڕۆژ، شەو، دەم، دەست، چاو، ئەو شتانە هەمویان سادەنە، پێ، پشت، ئاسن، دیسان نووسرا چاو، دڵ، ئەندامانی جەستە ڕەنگە زۆربەی زۆریان وشەی سادە بن، دار و بەرد و چیا و ئەو شتانەش ڕووبار و ڕەنگە سادە بن. کردن لێرە نازانم دوو جار نووسیتیان کردن، کێشە نیە، خستن، ئەوانە واتە وشەی سادەنە. ئێستا نووسرایە وشەی داڕێژراو. وشەی داڕێژراو چییە؟ ئەو وشە سادانە دەینین یان لە بۆ وێنە وشەی کورد، یان لە دواوەی وشەکە لە کۆتایی وشەکە پاشگرێک دادەنین، واتە چەند واتە بڕگەیەک دادەنین لە دوای وشەی کورد، بڕگەیەک دادەنین وشەکە، ئەگەر بڕگەکە بۆ وێنە بڕگەی ئەو بڕگەیە ستان، ئەگەر داماننا کە بە تەنیا ڕەنگە هەرچەندە ماناشی هەیە ئەوەی ڕاستی بیستان واتە جێگا، بەڵام لێرە لەو کتێبەی دەڵێن ئەو هایان دانایە کە ستان پاش گرە، واتە بڕگەیەکە لە دوای وشەی کورد دێ لەبەر هەندێ ناوی پاشگر، ئەگەر ئەو پاشگرەم دانا لە تەنشت کورد لە دوای وشەی کورد وشەکی داڕێژراو دروست دەکەم، ئەویش کوردستان. کوردستان کەواتە دەبیتە وشەکی داڕێژراو، چونکە ستان لۆ زۆر شتی دیش بە کەڵک دێ، نەک هەر لۆ کورد، بۆ وێنە وشەی دارستان، دار هەیە ئەو جەستانیشی پێوە بنووسێنین دەبیتە دارستان. کەواتە دەبیتە وشەکی داڕێژراو ئەگەر پاشگرەکمان پێوە نووساند. وشەی داس پاشگرەکی پێوە دەنووسێنین، ئەو پاشگرە هەرچەندە ئەوەی ڕاستی بە ئەو پاشگرە دەبووە ئەوها بە دوو و و ئێل ل ک ئا، داسوولکە. داسوولکە واتە داسەکی گچکە، داسوولکە. پاشان ڕەش، ڕەشکە پاشگرەکی کە. لێرە وشەی ڕۆژ لە جیاتی پاشگر پێشگرەکیان لۆ زیاد کردیە. پێشگر واتە لە سەرەتای وشەکە، وشەی بە، بە پێشگرە بە ڕۆژ یان بە شەو یان بە تەنیا، و وشەی دەم بە دەم، بە زار، کەواتە بە پێشگرە. لە بیرم بی ئەگەر بمەوێ وشەکی داڕێژراو دروست کەم، پێشگرەکی لە پێش دانێم بە شتەکی باشە، بە. لێرە ئاسن پاشگرەکیان لۆ دانایە گەر، ئاسن گەر، ئەوە پاشگرە. چاویلکە پاشگرە، چونکە ئیلکە بە تەنێ هیچ مانایەکی ڕەنگە نەبی، لە بەرهەندێ ناویان لێ نایە پاشگر، چاویلکە. وە دڵ دیسان بە دڵ، بە گیان، دارەوان. وان زۆر زۆر پاشگرەکی باوە، لێرە هەمووی پاشگرە ئەوان، بەڵام وان بە تەنیاش هەیە، داروان، ئەوانیش هەیە. کردنەوە دیسان ئەوە، کردنەوە، گواستنەوە، خواردنەوە، نووستنەوە، هەڵسانەوە. کردن، هەڵکردن، لێرە هەڵیاندان لە پێشەوەیە، هەڵکردن، هەڵگیرسان، کەواتە هەڵ پێشگرە لە پێش وشە دادەندرێ. و لێرە دیسان دوو هەیە، ئەوە
و دا پێشگرە لە ئەو وشەیە دوشتی هەیە، پێشگریشی هەیە، پاشگریشی هەیە. داخستنەوە. داش پێشگرە. داهێنان بۆ وێنە. داڕمان. داگرتن. دانووساندن. کەواتە ئەوانە پێشگر و پاشگرە. ئەگەر داماننا ئەو وشەی دەردەچی داڕێژراوە. ئەدی جیاوازی داڕێژراو لەگەڵ لێکدراو چییە؟ لێکدراو ئەوەیە کە دوو وشەی دەینین، پاشگر و پێشگری ناینین، بەڵکو دوو وشەی دەینین لە تەنیشتێکیاندا دەنێین وشەکی لێکدراو پێک دێ، وەکو وشەی کورد کە وشەکی بنچینەیە سادەیە، و وشەی زمان دیارە لێرە پاشگر نییە، چونکە ئەویش مانایەکی تایبەتی خۆی هەیە، وشەکی تەواوە، کەواتە کورد زمان دەبیتە وشەکی لێکدراو. پاشان داس تەور. تەوریش هەر وشەکە بەخۆی وشەکە هەیە، تەور کە لەگەڵ داس بەیەکەوە بوویتە تەور و داس، کە هەردووچیان دوو وشەنە، پێشگر و پاشگر نییە، بەڵکو دوو وشە لە تەنیشتیەکە. هەروەها وشەی ڕەش لەگەڵ وشەی ماڵ بوویتە ڕەش ماڵ، چونکە نەڕەش پێشگرە دیارە، نەماڵیش پاشگرە، بەڵکو دوو وشەی لێکدراوە. هەرچەندە لە کوردی ئەوەی ڕاستیبی زۆر ئاسان نییە بزانین وشەکە لێکدراوە یان داڕێژراوە، بەڵام وشەکان لێک جودا بکەوە. ئەگەر زانیت وشەکان دەبنە دوو وشەی پڕمانە، هەردووچیان وەکو ڕەش و ماڵ، لێرە بۆ وێنە بە ڕەنگە بەتەنێ زۆر مانایی نەبی، وشەک نەبی، لە بەرهەندێ ئەوە پێشگرە، بەڵام ڕەشماڵ هەردووچیان دوو وشەی تەواون، دوو وشەی بنچینەیینە، لەگەڵ یەک دەبنە ڕەشماڵ. ڕۆژ هەڵات. هەڵات وشەکی تەواوە، ڕۆژیش وشەکی باشە دەبنە ڕۆژ هەڵات. گوڵ بەدەم و سەر ئاسن، نازانم مەبەستیان لەسەر ئاسن چییە، ئەوەی ڕاستیبی. چاو کاڵ. چاو بەتەنێ وشەکە، کاڵیش بەتەنێ وشەکی تکەیە، کەواتە بوویتە چاو کاڵ. دڵخۆش. دڵ بەتەنێ وشەکە، خۆشیش بەتەنێ وشەکی جوانە، کەواتە دڵخۆش. دار بەتەنێ وشەکە، گوێزیش بەتەنێ وشەکە، دارگوێز. چاک بەتەنیا وشەکی باشە، کردنەوەش هەر بەخۆی وشەیە. چاک کردنەوە، هەرچەندە لێرە کردنەوەش لە وشەک پێک دێ، وشەکە داڕێژراوە لە وشەی کردن، پاشان ئەوە کردن و ئەوە، کەواتە لێرە هەموو وشەکە لێکدراوە، بەڵام کردنەوە بە تەنیا داڕێژراوە. وشەی دروست. وشەی دروست و کردنیش بە تەنیا دروستکردن. لێرە وشەی ڕێک خستنەوە. خستن بە تەنیا وشەکە، ڕێک خستنەوە. ئەوەی ڕاستیبی نازام لێرە مەبەستیان چییە، ڕەنگە باشتر وابوو ڕێکیش وشەک بی بە تەنیا، ڕێک و پێک، ڕێکیش وشەیە، خستنیش وشەیە، بەڵام خستنەوە وشەکی داڕێژراوە، چونکە خستن بە تەنێ، خستن پاشان ئەوە، کەواتە ئەو های لێدێ. ئێرە نەبوو ببورن، ئێرە خستنەوە. وەکو گوتم زۆر ئاسان نییە بزانین، هەندێک جار لێمان تێکەر دەبی ئایا وشەکە داڕێژراوە یان لێکدراوە، بەڵام زۆر گرنگ نییە. گرنگ ئەوەیە لە کاتی نووسینی ئەو وشانە هەڵەی نەکەین. زۆر کەس ڕەنگە لۆ وشەی ڕۆژ هەڵات ئەوها بنووسن ڕۆژ هەڵات، بنووسن ڕۆژ
پاشان لێرە بنووسن هەڵات دوور لە وشەکەی. ئەوە هەڵەیە، دەبی وشەکان هیچ مەودایان لە مابەینێ نەبی، چونکە یەک وشەیە. وشە چی؟ لێک دراوە، کەواتە دەبی بنووسین ڕۆژهەڵات وەکو ئەوەی لێرە نووسرایە، هیچ بۆشاییەکی نەهێڵینەوە، چونکە ئەگەر بۆشاییمان هێشتەوە وشەکە دەبیتە دوو وشە، دەبیتە ڕۆژ و هەڵات. ئەو کاتە مانایەکی کە دەبەخشی، وەکو ئەوی وایە برەی کە ڕۆژ هەڵات ئەوجا لە خەو هەڵدەستم، ئەو کات بۆشایی دەبی بهێڵێنەوە. بەڵام بڵێ دایکم خەڵکی ڕۆژ هەڵاتە یان باوکم خەڵکی ڕۆژ هەڵاتە، ئەوە دەبی بەیەکەوە بینووسی. ئەوە وەکو ئێرە، کاتە کەنجی بەیەکەوە دەینووسین، کەنجی بەیەکەوە ناینووسین، زۆر زۆر گرنگە، دەبی زۆر ئەو ئاگامان لێبی لە کاتی نووسین. ئەوە ئێستا ئێرە کەواتە لێرە گەرە من تەمەشاکەم تۆزەک باسم کردیە، دیسان بە خێرایی نووسینی کوردی لە چپێک دێ، هەرە گچکەکە پیت، بڕگا، وشە، گرێ، ڕستە. پاشان وشەی بنچینەیان وشەی سادە بۆ وێنە وشەی کورد، پاشگرەکی پێوە دەنووسێنین ستان، وشەی داڕێژراو دروست دەبیتە کوردستان، بەیەکەوە دەبی بینووسین کوردستان. ئەوە کوردستان. پاشان وشەی لێکدراو دیسان وشە کوردیەکەی دەینین، ئەوجا لە تەنیشتی دەنووسین کورد دۆست، بۆ وێنە دەبیتە وشەی لێکدراو، یان کورد زمان دەبیتە وشەی لێکدراو، یان کورد پەروەر دەبیتە وشەی لێکدراو. کاتە ئەوها چونکە پەروەر بە تەنیا وشەکی باشە، کوردیش هەر وشەکی بنچینە و سادەیە، کاتە ئەوها وشەکان دروست دەکەین. ڕۆژ هەڵات وەکو گوتم نابی ئەوها بینووسین ڕۆژ هەڵات ئەگەر مەبەستمان بۆ وێنە ڕۆژ هەڵاتی کوردستان بی، بەڵام ئەگەر مەبەستمان کاتژمێر سێ، کاتژمێر بۆ وێنە 6 ڕۆژ هەڵات، ئەو کات دوور لە یەک دەینووسین. بەڵام ئەگەر بڵێن ڕۆژ هەڵاتی کوردستان، ناچارم بەیەکەوە بینووسین نزیک لە یەک، کاتە ئەو جیاوازیە هەیە لە نووسین. ئێستا ئەگەر بێ و تەمەشای لاپەڕەکی دیکە بکەین، گەیشتینە چێن دەر، گەیشتمە لاپەڕە 15 خستنە ڕوو. ئەگەر سەرنج بدەیتە وشەکانی ڕیزی بێگومان لێرە هەڵە هەیە، ڕیزی ئەگەرە من بگەڕێمەوە ئێرە، مەبەستی ئێرەیە، ئەوە ڕیز نییە بەڕێزان، ئەوە پێی دەڵێن ستون، ئەوە ئێرە ئەوە ستونە، ڕیز نییە. ڕیز کووە؟ ڕیز ئەوهایە بە ئاسۆیی، ئەوە ڕیزە، بەڵام بە ستونی ئەوە ناوی ستونە. کاتە مامۆستای کوردی دەبی بچی لەگەڵ مامۆستای هاوکاری وەرگری لە مامۆستای بیرکاری، هەتا بزانی ڕیز چییە، ستون چییە، هاوکاری یەکتر بکەن، هاوکاریان پێویستە لەو ئەوە ستونە، دەبا نووسی بایان لەو ستونە نەش دەبواە ئەو پیتەی دانێن، ئەو پیتە هەرمانای نییە، ئەو هەموو پیتانەمان هەیە کە لە ستونی ش، لە ستونی ژ، لە ستونی س، ئەو پیتە هەر لۆ جوانی هاتیتە ناو زمانی کوردی، دەنجیشی نییە، ئەوەی ڕاستی بی نازانم کو ئەو پیتەی ناوی چیە ئەو پیتە. کاتە لەو ستونەی لە ستونی یەکەم، ئەمن ناوی لێ دەنێم ستونی یەکەم، لێرەش ئەگەر ناوی لێنێم ستونی دووەم و ستونی سێم، هەرچەندە ناویان لێنایە یەک و دوو بە خۆیان، بەڵام ئەوانە ستونن، ئەوە ستونە، کەواتە دەبی ئەمن بزانم ئەو شتانە، ئەگەر نەزانم کێشەیە ئەوەی ڕاستی بی.
چونکە خوێندکار ئەوانەی دەزانن بە تایبەتی خوێندکارانی پۆلی 7 زۆر باش دەزانن ستون چییە و ڕیس چییە، دادەنیشن یان دەگرین یان پێ دەکەنن، نازام کامەیە. ئێستا بگەڕێنەوە زانیمان مەبەستیان ئەو ستونەیە وشەی سادا کە بگەڕێنەوە کاتە بەڕێزان ئەو ڕیزەی ڕەشکەنەوە بنووسن ستون کە دەبینین کە هەر یەکەیان شێوەیەکە و لە چەند پیتێکی ڕیز کرا و پێک هاتووە. ئەم پیتانە بەسەر یەکەوە واتایەکی تەواویان دروست کردوواتە بۆ وێنە وشەی کورد، وشەی داس، وشەی ڕەش. ئەو وشانە پێیان دەگوترێ وشە. ئەوە زانیمان ئەم وشانە سادە و ساکارن، سادە و ساکارنین ئەوەی ڕاستی بی ئەو وشانە زۆر 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 گرنگن، زۆریش بنچینەیینە. ئەو وشانە وشەی سەرەکینە، وشەی بنچینەنە لە زمانی کوردی. بەڵام ڕاستە هیچ زیادەیەکیان نییە، نە پێشگر نە پاشگر، زۆر زۆر بنچینەیینە. هیچ پاشگر و پێشگر نەچۆتە سەریان و تەنیا یەک مەبەستیان تێدا بەدی دەکرێت، هەرچەندە ئەو قسەیەش زۆر زۆر ڕاست نییە، زۆر جار یەک مەبەستیان نییە، زۆر جار دووسێ مەبەستیان هەیە. ئەوەی ڕاستی بی لە زمانی کوردی ئەگەر وشەکە بنچینەیی بی مانای ئەوەی نییە تەنیا یەک واتای هەیە یان یەک مەبەستی هەیە. بۆیە بە هەر یەکێک لەوانە دەگوترێ وشەی سادەیان باشتر وایە بیان نووسی بە وشەی بنچینەیی یان وشەی سەرەکی. دەتوانین بە ئاسانی و بە پێی پێویست هەر یەکەیان لە ڕستەدا بەکار بینین. ئەوە زۆر زۆر ڕاستە، هەر یەک لە وشانە زۆر بە ئاسانی دەتوانین لە ڕستە بەکار بینین. و هەروەها ئەو جۆرە وشانە بەشێکی زۆری وشەکانی دیکەی زمان لەمانە وەردەگیرێن. ئەو قسەیەش زۆر 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 ڕاستە. خوێندکاری ژیر هەوڵ بدا هەر وشەیەکت لە وشانە دیت بە خۆت هەوڵ بدا پێشگر و پاشگری لۆ زیاد بکە، بزانە چ ڕوو دەدا، یان وشەیەکیت کە بینە لە تەنشتی دانێ لە سەرەتای لە پێشەوە یان لە دواوە دانێ. بەو جۆرەی زۆر زۆر زمانی کوردیت هەم دەوڵەمەند دەبی، هەم ڕێزمانت زۆر زۆر باش دەبی. لەو ڕۆ بە دواوە هەر وشەیەکت دیت بزانە وشەکە ئایا بنچینەیە، چیلۆ زیادکەی، چیلۆ لە پێشگرە چیلۆدانەی یان پاشگرە چیلۆدانەی، هەتا وشەیەکی تکە دروست بکەی. بەو جۆرەی وشەکانت زۆر زۆر باش دەبن، دەوڵەمەند دەبی لە وشە، نووسینت زۆر زۆر باش دەبی، قسەکردنیشت هەر زۆر زۆر باش دەبی. کەواتە هەوڵ بدا هەمیشە وشەی نوێ دروست بکەی. ئەگەر بڕوانینە وشەکانی ستونی ب، ستونی یەکەم دەبینین هەر یەکەیان پێیان دەگوترێ وشەی ناسادە. ئەو وشەیەش زۆر جوان نییە. ناسادەواتە چ؟ باشتر وایە یەکسەر وشەی داڕێژراو کە ئەویش دەبێت بە دوو جۆر. وشەی داڕێژراو کە لە دوو بەش پێکاتوە، بەشێکیان بنجی دەبا بیان نووسرا بە بنچینەیی، واتادارە، واتادار مانادارە، دەزانین مانای چییە. ئەوی دیکەیان زیادەیە و بێواتایە. لێرە ئەو شتەش زۆر ڕاست نییە ئەوەی ڕاستی بی. زۆر جار پێشگر و پاشگرەکەش واتایەکیان هەیە، بێواتانین ئەوەی ڕاستی بی، لە شتەکەوە هاتینە. بەڵام لێرە نووسرایە زیادەیە و بێواتایە. ئەوە زۆر جار ڕاستە، زۆر جاریش ڕاست نییە. بە هەردووچیان بەسەر یەکەوە واتە وشە بنچینەیەکە لەگەڵ پێشگر و پاشگر، هەندێک جار بەس پێشگر هەیە، هەندێک جار بەس پاشگر هەیە. بەڵام زۆر زۆر ڕاستە وشەیەکی نوێمان بەدەست دێ و زۆر زۆریش ڕاستە واتایەکی نوێشمان بەدەست دێ کە دروست دەبی. کەواتە ئەو وشانە داڕێژراو واتایەکی نوێ، وشەیەکی جوانی نوێ. بۆ نمونە وشەی کوردستان لە دوو بەش پێکاتووە. کورد وشەیەکی سادای واتادارە، سەر بەخۆیە، و ستان کە پاشگرە. بەڵام ستان ئەوەی ڕاستی بی مانادارە، زۆر زۆریش مانادارە، واتە جێگە یان زێد یان جێگە.
بەڵام لێرە بە پاشگریان دانا هیچ کێشە نییە بە پاشگری دانەین پاشگرە چونکە شتی دیکەش هەیە هەمان ستانی پێوە دەنووسێ و جەنگەڵستان و دارستان و گۆڕستان بۆ وێنە قەبرستان بیمارستان بەڵام پاشگرە خراوەتە دوای وشەی کوردووە بۆ ئەوەی هەردووچیان وشەیەکی نوێ پڕواتە و پڕمەبەست دروست بکەن بەڵام وەکو گوتم هەموو جار پاشگر و پێشگرەکە بێواتە نینە واتاشیان هەیە بەڵام زیاتر ڕەنگە زۆر بەکار نێن بە تەنیا وشەکە بەکار نێ وشەی ستان جگەلەوە وشەی هەڵکردن دیسان لە دوو بەش پێک دێ بەشی کردن کە وشەیەکی بنچینەییە واتادارە سەر بەخۆیە دەتوانرێت لە ڕستە بەکار بێ و هەڵ کە پێشگرە خراوەتە پێش وشەی کردن کەواتە هەڵ خوێندکاری ژیر ئەتوش هەوڵ بدە وشەی هەڵ دانێ لە پێش چەند وشەیەک بزانە چ دروست دەبی هەڵکردن هەڵخزان هەڵخلیسکان و زۆر وشەی دیکە کە دەتوانم لێرە ڕەنگە هەندێکیان بێخمە بەر چاو بزانم ئەمن کو وشەی هەڵم دامنایە یان دام نەنایە ڕەنگە دام نەنابی بەڵام ئەمن وشەی دیکەم دانایە وشەی بۆ وێنە دار کە پاشگرە وەکو لێرە دەبینین دڵدار پڕشەنگدار سەردار ڕێزدار پارەدار کەواتە دار هەرچەندە ڕەنگە لێرە زۆر کەس هەست بکەن ئەوە وشەکی داڕێژراو نییە بەڵکو وشەکی لێکدراوە ڕەنگە ئەو هاشبی بەڵام ڕەنگە بشتوانین وەکو وشەکی داڕێژراو بەکاری بێنین بەهادار و هەوادار باوەڕدار کوڕدار یەکە کە زۆر کوڕی هەبی ماڵدار ئەگەر دەوڵەمەند بی ئاژەڵدار منداڵدار و ئەو قەردار یان قەرزدار ئەو وشانە ئێستا بگەڕێمەوە ئەوە گوتمان وشەی داڕێژراو کە پێشگر و پاشگری هەیە ئێستا بچینە لای لاپەڕە 16 هەردووچیان وشەیەکی نوێیان لە واتا و مەبەست دروست کردووە جا ئەو جۆرە وشانە کە بەو شێوەیە دروست دەکرێن ناویان چیە وشەی داڕێژراو ئێستا بینە لای ستونی دووەم ستونی وشەی لێکدراو دەبینین هەیانە تەنیا لە دوو وشەی سادەی واتادار پێکهاتوون واتە ئەگەر دوو وشەم هەبوو لە تەنیشتێکیان دانێم هەندێک جار وشەیەکی نوێ دروست دەبی وشەیەکی لێکدراو وەکو کورد زمان واتە ئەو کەسانەی کە بە زمانی کوردی قسان دەکەن یان کورد پەروەر یان کورد دۆست ئەو کەسانەی کە دۆستی کوردن کەواتە لە دوو وشە هەردووچیان مانایەکی پڕمانانە کورد و دۆست وشەکی نوێ دروست دەبی واتایەکی نوێ بۆ مەبەستێک دروست بۆ وەک چاو و کاڵ دڵ خۆش یان دڵ بریندار یان دڵ بەخەم کەواتە ئەو جۆرە وشانە کە لە دوو وشەی هەم دڵ هەم خۆش چاو ڕەش بۆ وێنە یان چاو شین ئەو وشانە دیارە ناویان وشەی لێکدراوە دوو وشەی باشن دوو وشەی بنچینەیینە دوو وشەی سەرەکینە وشەکی نوێیان لێ دروست دەبی هەندێک جار وشەی سادەی واتادار زیاتر پێکهاتوون بەهۆی ئامرازیان زیادەیەک واتایەکی نوێیان بۆ مەبەستێکی نوێ دروست کردووە وەک گوڵ بەدەم
چاو بە خومار، چاککردنەوە. لێرە وشەکە لە دووسێ وشە دروست بووە، چاککردن و ئەوە واتە لە وشەیەکی وشە لێکدراوەکە بۆ وێنە چاککردنەوەکە لە سێشت پێکاتە. لە چاککردن کە وشەکی داڕێژرا وشەکی لێکدراوە، بەڵام یەکێک لە وشەکان کردنەوە ئەویش بەخۆی وشەکی داڕێژراوە، واتە لێرە لە وشەیەکی سادە یان با بڵێن وشەکی بنەڕەتی و وشەیەکی دیکە کە داڕێژراوە. مەرجنیە هەردوو وشەکان هەردووچیان سادە و بنەڕەتی بن، یەکەچیان داڕێژراوە ئەوی دی سادە، یان ڕەنگە هەردووچیان داڕێژراو بن، دوو داڕێژراو بەیەکەوە ببیتە وشەیەکی لێکدراو. وەکو چاو بە خومار، چاو بە تەنیا سادەیە، بە خوماریش لە دووشت پێکاتیە، بە خومار، بە پێشگرە، خوماریش وشەکی سادەیە. کەواتە لێرە ئەگەر لێم بپرسن لە چ پێکاتی ئەو وشە لێکدراوە، لە وشەکی سادا بنچینەی و لە وشەکی داڕێژراو بوویتە وشەکی لێکدراو، چاو بە خومار. یان دڵ بەغەم، یان چاککردنەوە، هەڵخستنەوە، یان ئەو شانەکە ئەوەی ڕاستیوی زۆر ئاسان نییە ئەو بابەتە، بیرکردنەوەکی زۆری دەوێ، هیچ کێشە نییە ئەگەر یەکسەر نەتزانی و تێنەگەیشتی، هەوڵ بدە شی بکەوە وشەکان، بکە وشەی گچکەتر بزانە چ دروست دەبی. ئەگەر هەر نەتزانی هیچ کێشە نییە یەکسەر ڕەنگە تێکەڵ بکەی لە مابەینی وشەی داڕێژرا و لێکدراو، هیچ کێشە نییە. گرنگ ئەوەیە نووسینەکەت جوانبی، گرنگ ئەوەیە لە ئێستاوە بیر بکەیەوە زمانی کوردی لەسەر چ بنچینەیەک دروست بووە کە زمانەکی هەتا بڵێ دەوڵەمەندە، هەتا بڵێ پڕوشەیە، هەتا بڵێ بناغەکەی ئەوەندە پتەوە، هەتایە وشەی لەسەر دروستکەین هیچ کۆتایی نایە، چونکە بناغەکەی زۆر پتەوە. کەواتە هەوڵ بدە تەختە کلیلی کوردی بەکاربینی، هەوڵ بدە وشەی نوێ دروست بکەی کە پێی دەڵێن وشە سازی، هەوڵ بدە بچی تەمەشای ئەو ماڵپەڕانە بکەی کە لە یوتیوب و فەیسبوک هەنا دەربارەی وشە سازی، دەربارەی بنچینەی زمانی کوردی، دەربارەی ڕێزمانی کوردی، دەربارەی هەوڵ بدە بخینەوە. کتێب خوێندنەوە هەرچەندە ڕەنگە ئەگەر لە منداڵی کتێب نەخیندرێتەوە کە تەمەنی منداڵی 6 و 7 و 8 و 9 ساڵە ڕەنگە دوایە ئاسان نەبی، بەڵام هەر کەنجی دەست پێ بکەی هەر درەنگ نییە. جا بەو جۆرە وشانە کە بە دوو شێواز دروست دەکرێن دەگوترێ وشەی لێکدراو. ئێستا دەستور وشە لە ڕووی شێوە دوو جۆرە، دیسان دووبارەیە وشەی سادەیان بنچینەی، ئەو وشەیە لە لێکدانی چەند پیتێک پێکاتوە، وشەکی سادەیە بنچینەیە کە وشەکەی شی دەکەینەوە هیچمان بەدەست نایە، بۆ وێنە وشەی شەو کە شی دەکەینەوە دەیکەینە شە و نابیتە هیچ، ڕەنگە هەرچەندە 100% ئەویش لە بنچینە لە دووشت پێکاتیە، بەڵام لێرە وا دایدەنێن وشەکی بنچینەیە، وشەکی سادەیە، وشەی دیکەی لێ دروست دەکەین بۆ وێنە وشەی شەوگار یان بە شەوێ یان وشەی شەو باش، ئەو وشانە شێوەیەکی تایبەتی خراونەتە پاڵ بە شێوەیەکی سادە. وشەی ناسادەش ئەویش دوو جۆرە، دیسان باز دەکاتەوە کە جۆری یەکەمی وشەی داڕێژراو، جۆری دووەمیشی وشەی لێکدراو. ئێستا ئەگەر تەماشاکەین با تۆزێک لێرە ئەمن باسی پێشگر و پاشگری دیکە بکەم کە لێرە هەندێک چانم دروست کردیە بۆ وێنە بار.
هەز دەکەم ڕەنگە وشەی بار پاشگرەکی باشبی بەکاری بینین بۆ وشەی بوێنە غەمبار یان خەمبار، تاوانبار، سەربار، گوناهبار، کرێبار، ئاوبار، خەتابار. ئەوجا نازانم هەتا چەند ئەو وشانە هەندێکیان ڕەنگە هەربار بەخۆی لە وشەکەی هەبی. کرێبار ڕەنگە وشەکی لێکدراو بی، بەڵام تاوانبار ڕەنگە وشەکی داڕێژراو بی. و بۆوێنە وشەی کار، پاشگری کار، ڕاوێژکار، هاوکار، سەرکار، خوێندکار، کە ئەتوو خوێندکاری واتە دەخوێنی، هەرزەکار کە تەمەنیان لە تەمەنی گەنج، بێکار یان خزمەتکار، فیداکار، یان هەندێک جا کاری، دەستکاری، هێڵکاری، نەخشەکاری، جوانکاری، کرێکاری، دارکاری، وێنەکاری و ئەو شتانە. وان زۆر باوە لە زمانی کوردی وەکو پاشگر، شاخەوان لە شاخەوە هاتیە، ئەوان، کاروان، باوان واتە باوک، باو، باب، شێروان، سیروان، داروان، نێچیروان، دارەوان، ئەوان، باغەوان یان باخەوان، گاوان، پاسەوان، دەرگەوان، یان شارەوان، شارەوانی، نەوشیروان، ئەرخەوان، داڵەوان، ڕەزەوان. ئەوجا بە وشەی بە کە پێشگرە، بە دڵنیایی، بە خۆڕایی، بە جارێک، بە یەکجاری، بە هێمنی، بە شوێنەیی، بە ڕاستی، بە سۆز، بە خۆشی، بە کرێ، بە قەرد، بە دیاری، بە زۆری، بەو شتانە. و هەروەها وشەی ستان، بیمارستان و دارستان و ئەو شتانە. وشەی گە هەمیشە ئەویش هەیە، پێگە، پێ لەگەڵ، ڕێگا یان ڕێگا، جێگا، فێرگە، خوێندنگە کە خوێندکار دەچیتە خوێندنگە، تەڕاوگە، بازگە، وێستگە، دانیشگە، کارگە و ئەو شتانە، تاڤگە و ژینگە و سەیرانگە. هەروەها پاشگری گر، ڕەخنەگر، وێنەگر، دەستگر، جێگر، دڵگر، ئەو شتانە، ڕێگر و بڕ، بڕیش هەیە، قۆڵ بڕ و دەربڕ. ئەوجا نازانم بڕ لێرە ڕەنگە وشەیەکی لێکدراو ئەژمێر بکرێ. کەواتە ئەو شتانە بیریان لێ بکەوە خوێندکاری ژیر. وشەی سازیش هەیە، وشە سازی، دەرمانسازی، بیناسازی، پیشەسازی، نیگارسازی، تەلارسازی، ئەو شتانە. کەواتە لەمە دووە هەر وشەیەکی ببینی بیری لێ بکەوە چیلۆ زیادکەی لە پێش وشەکە یان لە دوای وشەکە بزانە چی بەسەر دێ. ئێستا وشەی داڕێژراو ئەو وشەیە کە تەنیا لە یەک وشەی سادەی واتادار پێشگرێک یان پاشگرێک یان لەگەڵ هەردووچیان پێک دێ وشەیەکی نوێ دروست دەکە. واتە وشەی داڕێژراو هیچ کات دیارە مەبەستیان دوو وشەی سادە نییە. ئەگەر دوو وشە بوو نابیتە داڕێژراو، تەنیا یەک وشەیە و یان لە پێشی وشەکە پێشگر هەیە یان لە دوای وشەکە پاشگر هەیە یان هەردووچیان هەیە. وشەی لێکدراویش دوو وشە یان زیاتر، وشەی سادەی واتادار یان زیاتر لە دوو وشە، کەواتە هەندێک جار زیاتر لە دوو وشەمان هەیە وشەکی نوێ دەردەچی. ئەو وشانەش ئەوە لێرە نووسرایە کوچاچیان دەکەین، پێشگر و سادە یان سادە و پاشگر یان پێشگر هەیە سادەکە و پاشگر. وشەی لێکدراویان دوو وشەی سادەیە یان وشەکە یەکەچیان داڕێژراوە ئەوی دی سادەیە یان وشەی یەکەم سادەیە ئەوی دی داڕێژراوە. کەواتە لە نەوپاش لەمە دووە بیرکەوە لە وشەکان و وشەی نوێ پێک بینە. و لێرە دێمە کۆتایی ئەو ڤیدیۆیە
هەتا وانەیەکی نوێ هەر بژی.